ئایا مادەی 140 چییە و ناوەڕۆکەکەی باسی چی دەکات؟ دانانی ئەو مادەیە چارەسەری کێشەی کەرکووک دەکات یان دەرگا بەڕووی کێشەی نوێدا دەکاتەوە. دانانی ئەو مادەیە زیرەکی کورد بووە لە دەستووردا یان عەرەبەکان. لەم راپۆرتی ڕۆژدا باوردی وەڵامی ئەو پرسیارانە دەدەینەوە. زۆر جارە و قسە بەرگوێ هەمومان دەکەوێت کە کلیلی کێشەکان جێبەجێکردنی دەستورە. دەستور تەواوی کێشەکان چارەسەرەکات، چونکە دەستور دەنگی عراقیەکانی بەدەستهێنا و سەرکردە سیاسیەکان لە تەواوی پێکاتەکان بەشدار بوون. بەڵام ئەم قسەیە تەنها بۆ ئیعلامە، گەرنا خودی دەستور تەنها موسەکینێکی کاتیە و هیچ کێشەیەکی نەگەیاندووەتە بنبەست. سەرباری دەیان کلێنی مەزنتەیدا دواتر هەر پێگاتەیەک تەنها ئەو مادانە قبول دەکات کە بە باڵای ئەودا دووراوە. دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە عێراق ئەنجومەنێک بەڕابەرایەتی پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا پێک هات بۆ ڕایکردنی کارەکان. ئەو ئەنجومەنە لە 25 کەس لە سەرکردەکانی عێراق و هەرێم پێک هات و بە شێوازی دەوری ئەرکی سەرۆکایەتی ئەو ئەنجومەنەیان بەڕێوە دەبرد. 5 سەرکردەی کوردی تێدا بوو، لە ناویاندا هەریەک لە جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی و مەسعود بارزانی سەرۆکی پارتی هەبوون و ماوەیەک سەرکردایەتی ئەو ئەنجومەنەیان کرد کە بۆ بنیادنانەوەی عێراق پێک هاتبوو. لەو کاتەدا تەنها سوبایەک لە عێراقدا بوونی هەبوو کە وەک هاوپەیمانی سەیری دەکرا هێزی پێشمەرگە بوو. توانی لەگەڵ هاوپەیمانانی حکومەتی عێراق بڕوخێنێت و کۆنتڕۆلی تەواوی ناوچە کوردستانیەکان بکات کە دواتر بەهۆی لاوازیان نیوەی ئەو خاکەیان خستە گەروی مادەیەک. حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق لە کتێبی ساڵەکانیدا زۆر بەڕاشکاوانە دەڵێت قیادەی کوردی لەو کاتەدا دەیانتوانی زۆر شت وەک ئەمری واقع بچەسپێنن، بەڵام لە شوێن بابەتی کورد داوای پشکیان کرد لە دەسەڵات و سامانی عێراق. بەڵام لەژێر فشاری شەقامیشدا بێت نەیانتوانی کەرکووک لە ئەو کێشەکان دەرکەن، چونکە گەر بۆ سیاسیەکانی ژمایی چاوپۆشی بواە بۆ خەڵکی کەرکووک ئەو هێڵە بوو کە نەیان دەتوانی بیبەزێنن. کورد لەو کاتەدا باوەشی لەگەڵ عەرەب و تورکمان لە ژێر چاودێری وڵاتان کەرکووک و ناوچە کوردستانیەکانی تری بردە سەرمێزی گەفتوگۆ. بۆ عەرەبەکان و تورک مایی دڵخۆشی بوو کە کورد دەستبەرداری ئەوە بێت کە ئەو ناوچانە بە کوردستان بزانێت. بۆیە لەو کاتەدا گەورەترین گۆڵیان لە کورد کردو نیوەی خاکی کوردستان لەلایەن سەرکردایەتی حیزبە کوردستانیەکان خرایە سەرمێزی گەفتوگۆ. چارەسەری ئەو خاکەی کە مێژوو بەڵگەنامەکان حاشایان بۆ ناکرێت لە کوردستان بوونی ئەوان بە بردننی بۆ سەرمێزی گەفتوگۆ گومانیان خستە سەر ئەو مێژووە و گرێویان لەسەر کرد و بە مادەیەک نیوەی خاکی کوردستانیان خستە دووڕیان. نیوەی کوردستانیان خستە مادەیەک بە ناوی مادەی 58. ناوەڕۆکی مادەی 58 حکومەتی گواستراوەیان ڕاگوزەر و دەستەی بڵندی ناکۆکی کە تایبەتە بە کێشەی زەوی و زار و خاوەنداریەتی و مڵکایەتی کار دەکات بۆ نێشتن و ڕەواندنەوەی ئەو ستەمەی ڕژێمی پێشووی عێراق بەرامبەر بە هاوڵاتیانی بە زۆر ڕاگوازراوی ئەنجام داوە و لە شوێنی خۆیان دەرکراون و مەڵک و ماڵیان داگیر کراوە. حکومەتی ڕاگوازەری عێراق کار دەکات بۆ ئەوەی خەڵکی ڕەسەنی ئەو ناوچانە بگەڕێنێتەوە بۆ سەرزێدی خۆیان و مەڵک و ماڵیان بۆ بگێڕێتەوە و قەرەبوو بکرێنەوە یان لە شوێنێکی نزیک لە شوێنی پێشویان زەویان پێ بدرێت. هاوکات مافی ئەوانەش بگێڕدرێتەوە کە لەسەر کارەکانیان دەرکراون یان ڕێگریان لێکراوە و ببنەوە بە فەرمانبەر و پێویستە حەقەکانیان بۆ بگێڕدرێتەوە. بەڵام ئەو مادەیە بە پاساوی تێکچوونی دۆخی عێراق و شەڕی تیرۆر و شەڕی تایفی پشتگوێ خرا و کوردیش جددی نەبوو لە جێبەجێکردنیدا. ساڵی 2005 دەنگدانی گشتی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چوو. یەکەمین پەرلەمان دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە پێگەێنرا و دواتر لیژنەی نووسینەوەی دەستورکارەکانی تەواو کرد و ڕاپرسی گشتی لەسەر ئەنجامدا و دەنگی زۆری نەیهێنا. ئەمە لە کاتێکدا ئەو دەستورە لەلایەن قیادەی کوردەوە بۆ خەڵک ڕوون نەکرایەوە و خەڵکی عێراق و کوردیش ئاگاداری ناوەڕۆکەکەی نەبوون و کەوتنە داوی ڕاگەیاندن و سیاسیەکان و دەنگیان پێدا. مادەی 58 لە دەستوری نوێ و دەنگ بۆ دراودا کرا بە مادەی 140. بەو شێوەیە لە دەستوردا جێگەی کرایەوە. دەقی مادەی 140 یەکەم دەسەڵاتی ڕاپەڕاندن هەنگاوی پێویست دەنێ بۆ جێبەجێکردنی مادەی 58 لە یاسای بەڕێوەبردننی دەوڵەت بۆ قۆناغی ڕاگوزەر بە تەواوی بڕگەکانی ناویەوە. دووەم ئەو ئەرک و بەرپرسیارەتیانەی لەسەر شانی دەسەڵاتی ڕاپەڕاندنە لە حکومەتی ڕاگوزەردا کە لە مادەی 58 لە یاسای بەڕێوەبردننی دەوڵەت لە قۆناغی ڕاگوزەر ئاماژەی پێکراوە و
بەردەوام دەبێت و دەکەوێتە سەر دەسەڵاتی ڕاپەڕاندنی هەڵبژاردن و بە گوێرەی دەستور بۆ جێبەجێکردنی ئاساییکردنەوە سەرژمێری ڕاپرسی لە کەرکووک و ناوچەکانی تری کێشە لەسەر کە ناکۆکیان لەسرە بۆ دیاریکردنی ویستی هاوڵاتیان لە ماوەیەکی دیاریکراودا کە لە 31 مانگی 12 ساڵی 2007 تێپەڕ نەکات. واتە بەپێی ئەو مادەیە دەبوو لە سەرەتادا کوردەکان بگەڕێنەوە سەر زەوی و زاری خۆیان و عەرەبی هاوردەکراوەکانیش بگەڕێنەوە بۆ ئەو ناوچانەی پێشتر لێ بوون. بۆ ئەو مەبەستە بڕی 10 ملیۆن دینار بۆ ماڵە کوردەکان و 20 ملیۆن بۆ ماڵە عەرەبەکان دانرابوو. تەواوی کارەکان لە لیژنەی مۆڵکداری کە دواتر ناوەکەی بوو بە ئەنجومەنی باڵای مادەی 140 سەرپەرشتی دەکرا. لە قۆناغی یەکەم لە مادەی 140 و لە بەشی ئاساییکردنەوەدا دەیان خێزانی کورد گەڕانەوە بەشی زۆری خێزانە عەرەب و هاوردەکراوەکانیش چوونەوە شوێنەکانی خۆیان. ئەمە سەرباری ئەوەی بەهۆی نەبوونی لیژنەیەکی ورد و کارە زۆر خێزان لە هەردوو لاپارەکەیان وەرگرت و نەچوونەوە سەر مڵکی خۆیان. دواتر ئەو قۆناغا بەهۆی سیستی بەڕێوەچوونی نەتوانرا تا ساڵی 2007 جێبەجێ بکرێت. ئەمە لە کاتێکدا دەبوو لە کۆتایی ئەو ساڵەدا تەواوی مادەکە جێبەجێ بکرێت. بەڵام قۆناغی یەکەمیشی تێنەپەڕاند. لەو کاتەدا پێشنیاری دواخستنی ئەو مادەیە خرایە بەردەم سەرکردایەتی کورد. ئەوانیش لەبەر پێدانی ئیمتیازات و پلە بەو داواکاریە ڕازی بوون و لێرەوە کاتەکە درێژ کرایەوە. بەڵام بۆ کۆتایی هاتنی وادەیەک دانەنرا و تا ئێستاش کە ساڵی 2021 زاینیە و 14 ساڵ بەسەریدا تێپەڕیوە هیچ ئەنگاوێکی تری کردەی نەگیراوەتە بەر و تەنانەت تا ئێستا قۆناغی یاساییکردنەوەی تێنەپەڕاندووە. نەگەر تێنەپەڕاندووە بەهۆی ململانی ناوخۆیی لە نێوان دوو هێزی کوردستان یەکێتی و پارتی پارێزگاری کەرکووک کە لەسەر پشکی کووردە لەسەری ڕێک نەکەوتون و نەتەوەکانی تر بەڕێوەی دەبن. تەنانەت بەشێکی زۆری ئەو عەرەبانەی پێشتر گەڕابوونەوە شوێنەکانی خۆیان ئێستا لە زۆر ناوچە دەستیان بەسەر مڵکی و ماڵی کوردەکاندا گرتووە. ئەو ناوچە کوردستانیانی کە لە دەستوری عێراقدا بە ناوچەی جێناکۆک ناسێنراون بریتین لە پارێزگای کەرکووک، خانەقین، دووس خوورماتوو، جەلەولە، تەلەعفەر، مەندەلی، کفری، بەدرە، جەسان، قەرەتەپە، حەویجە و تەواوی ئەو ناوچانەی تا دەگاتە جەبەل حەمرین. یەکێکی تر لەو سیاسەتانەی کە بەرامبەر ئەو شوێنە پەیڕەو کرا لابردنی کەلار و چەمچەماڵ و ناوچەی گەرمیان بەگشتی لە ڕووی کارگێریەوە لە کەرکووکدا بڕێنرا. ئەمەش بووە هۆکارێک کە ڕێژەی کورد بەرامبەر بە نەتەوەکانی تر کەم بکات. لە ئێستادا کورد بەهۆی گرێوی مادەی 140 و دواخستنی کاتەکەی و نەبوونی ئەو مادەیە لە گفتوگۆکانی کووردا مەترسی تەواوی لە دەستدانی هەیە، چونکە ژمارەیەکی زۆر گەنجی کەرکووک کە داهاتووی شارەکەن کۆز دەکەن بۆ دەرەوە و لە بەرامبەردا ڕێژەی هاوسەرگیری و منداڵ لە ناو کورد بە تەواوەتی ناهاوسەنگە لەگەڵ عەرەبەکاندا کە لە ئێستادا شەڕی ژمارە دەکەن و ئەوان بۆ دوورمەوتە هەنگاو دەنێن. مەترسیەکی تر نیەتی تورکەکانە کە مەبەستیانە لە ژێر چاودێری دەوڵەتی تورک هەرێمێکی تورکی ڕابگەێنن کە خەونی تورکە کەمالیەکانە بۆ گێڕانەوەی میساقی میلی. ئەو هەرێمەی تورک داوای دەکا و هەوڵی بۆ دەدات پێک دێت لە پردێ، خانەقین، تەلەعفەر، مەندەلی، بەدرە، قەرەتەپە، خوورماتوو، تاوخ. ئێستا کورد جارێکی تر لە بەردەم پێگەنانی حکومەتێکی نوێدایە. ئایا وەک پێشتر پۆستی سەرۆک کۆمار و سامان و وەزارەت و وەکیل وەزیر و جێگیری سەرۆکی پەرلەمان لە بەرچاو دەگرن و دەیکەنە مژاری گفتوگۆ یانەوەتا ئەو گرەوەی خۆیان بە نیوەی خاکیان کرد هەوڵی برزنەوەی دەدەن.